كيكم هي حزكم بو جنابتي باسكم واني لم لايفان ببي ببندو عبرتك ولو قصانيش ما حزكم هني جواب هي بميتوا او نيلة واناتها هبت من ممنوني خوامو ممنوني جنابيشتم منها ممنوني الله به خدمتها عزيزي ماموسا تقريبا زيكي 10 ساڵە من لأوروبا چیرۆکێکم بەسەر هاو لە کوردستان پێشەوەی زەواجکەم تەمەنێکم هەبوو باوڵێن ئەو کاتە باوکم ئەو ساچمەزەنەکە هەبوو ئەمریکەکان تازە هاتبوو جونیوێکی بۆ کڕین منش دوکانێکم هەبوو ڕاستی پشیلەیەکم بینە یعنی نە ئەوە بوو زانیم نە ئەو بوو نەزانم یعنی نازانم چۆن بوو بەهەر حاڵ 3 جار لێمدا هەر نەم پێکا 4 جار لێمدا هەر نەم پێکا دواتر چوم تاقیم کردوتم باشە بۆ لێی نادەم دوای وەقت نەجگەرم پێ هەڵگرت دواتر دام لە پشیلەیەکی ڕەش ئەویش 3 دانم لێدا 4 دانم لێدا هەر خۆی ڕاچڵەکاند و سەیرێکی کردم و ئەڕۆی ئتر ڕۆی کاتێک دوای نیو سەعات ژنێکی دراوسێمان هەبوو بە تەمەن بوو مامۆسا بانگی کردم وتی فڵان کەس وتم بەڵێ وتی تۆ داتە لەو پشیلە وتم بۆ وتی پڕخەی دێ وتم بەخوا من لێمدا بەس هیچ جوڵەی نەکردووە کە کاتێ ڕۆشتم هەر سێکەیم هەر سێ گولەکەم دابوو لە یەک شوێن ئەویش لە چاوی ڕاستی بوو یام چەپی بوو مامۆسا خبەرزم کردو بەچکەی لە ژێرا بەهەرحاڵ بۆ ڕۆژی دواتر چوومە حەوشەیەکی چۆڵ هەبوو لە گەڕەکەمانە پشی لە ڕەشەکەشم بە مردووی دۆزیوە مامۆسا دوایە من زەواجم کرد لە خێزانم جیا بووم کە لە خێزانم جیا بووم زەواجی ترم کرد لەگەڵ ئەوە جیا بووم ئێستا 10 ساڵە کچەکەم نەبیناوە بەنیسبەت ئەوە مامۆساییان ئەمێ جوابی ئەوەم بیتەوە لە دوای ئەوەش مامۆسا لێرە چەند ساڵە یعنی کە هەوڵی ئیش هەدەم دێم بۆ لای پیاوێکی بەڕێزی وەکو جەنابوو ئەمەوێ ئیشکم لەلات ئیشمە دەیتێ وەکو براوین زۆر ڕێز لە یەکتریەگرین بەڵام ئەخیری 3 هەفتە مانگێک ئەوەنە ناخایەنێت یام تۆ لە من ئاسبی یا من لە تۆ ئاسبم پارە پەیاکەم ئەیهێنم یعنی لە گیر مامۆسا ئەمە ئەو قورعانم هەیە بەرماڵم هەیە هەموو شتێکم هەیە یعنی ئەمەوێ نوێژ بکەم یعنی لەوە چێ بڵێم 100 تەن لەسەر شانم دانرێت پەیوەندیم کرد بە مامۆسا کوڕی پاکەوە من بۆ باس کرد ئەمەوێ بچم بۆ لای مامۆسا کوڕی پاک یعنی هەموو گیانم قورسە بێن ناتوانم کامێرم بۆ تۆ ناردووە 1000 کۆمنتم کردووە بەدڵێ بۆمە ناردی بەدڵێ کوورەوازی لەبێرە مەچۆ مایکی یعنی مامۆسا ئەوە چەند ساڵە من خاوەنی تازە بە تازە سپاس بۆخوا ئەلحەمدولله بوومەتە خاوەنی عەرزێک بەعیسی وەرەقەیە لە دوای ئەو هەموو ساڵە یان پارەکۆکم و کێشەیەکم ێ بەسەرا هەمووی ئەڕوا من بۆ ماڵی دنیا ناگری مامۆسا بەس بۆ ئەو ڕووداوانە ئەگریم یعنی گەنجێکە بینم ڕێشیە هەیە 1000 جار خۆمەکەم بە قوربانی قۆنەرەکانی ئەڵێم حەزەکەم وەکو ئەو باوم یعنی مامۆسا نازانم بۆچی جا جوابێکم بێت و مەمنونی جەنابتم مەمنونی خوا و جەنابتم الله ببراکەم لەخوای گەورە هیدایەتت بات ئەو ناڕەحەتیانت بۆ بگۆڕێ بەخۆشی من وابزانم یعنی وا حاڵی بووم کە جەنابت نوێژ ناکەیت
مامۆسا ڕەمەزان غەسلم کردووە لە غەسلێکا ئیشمان کردووە قسەی شەکەی سیانزە کرێکار 14 کرێکار ئەمنە غەسلێکی بیزی بووە بە ڕۆژوو بووم کابرا هاتۆ لە پێچاوم بیرەیە خوارد واز دەوانە بێنە ئێستا لەگەڵ نوێژە بینت چۆنە مامۆسا ناتوانم بیکەم یعنی با ڕاستیەکەی و پێ بڵم هۆکارەکەی چییە مامۆسا ئێستا هیچ عیبێکم نییە هیچ عیبێکم نییە کە نوێش ناکەم کە کاتێک نوێشەکەم ئەچمە سەر سوشدە الله ئەکبەرەکەم مامۆسا دوو لە ڕووی جەناب و دوو لە ڕووی بینەر و ئەو جەماعەتە پەرژینێ پۆڵاین بێ یعنی میزە چرکەیە ئەم گرێ هەموو گیان پێم سەیرە غازاتێکم بۆ دروستە بێت زۆر لەلام سەیرە سەیرکە برای شەوینم ئەوەلەن تۆ تاوانەکەت گەورەیە بتوێنێت تاوانەکەت گەورەیە چکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمیێ خوای گەورە ئافرەتێکی کردە دۆزەخەوە لەبەر ئەوەی پشیلەیەکی بەستەوە نە نانی داپی نە ئاوی داپی هەتا کوشتی لە برسە ئەمە یەک دووەم تۆ دووجار خێزان یعنی خێزانت هەڵوەشاوەتەوە دووجار هاوسەرگیریت کردو خێزانت هەڵوەشاوەتەوە تو سەیری ئەم عقوبە دنیایە نەکە کە تووشت بووە ئەبێ وریای ئەوە بی عقوبەی سێم نەخۆی کەوە عقوبەیەکە بەڕاستی هیچ شتێک شەفاعەتت بۆ ناکات کە عقوبەی خوایە سبحانه وتعالى لە قیامەتە تۆ بێ دەستکەی بە نوێژەکانت ئەوەلم بڕۆ خۆت شۆرە برای عەزیزم تۆ خوای گەورە ئینسان یعنی وا دروستی کردووە هێز و ئیرادە و توانایەکی زۆر باشی داوەپی تۆ توانی بڕۆ ئێستا خۆت بشۆری دەستنوێژی هەڵگریت دوور کاتی نوێژی تەوبە بکە بڵێ داوا لێکم خۆیان لە هەمووی کۆی تاوانەکانم خۆش بە وردە نوێژەکانت بکە ئێستا نوێژی بەیانی بکە وردە ئەو کۆڵی کەوا لەسەر شانتە تۆڵی شاخێکە لەسەر شانم وردە نامێنێت و بە بەردەوامی ئەوەی بۆت ئەکری ئەستەغفر الله بکە زۆر بڵێ ئەستەغفیرک و ئەتوب ئیلیک زۆر بڵێ ئەستەغفیرک و ئەتوب ئیلیک زۆر داوای لێبوردن لە خوا بکە و زۆر گوێ لە قورئان بگرە هاتو چۆی مزگەوت بکە ڕەفیقی باش بکە بە دۆست و بە کەسی نزیکت بۆیە ئەبێ هەوڵ بی بۆی عقوبەی سێم نەخۆیت عقوبەی سێم زۆر قورسە عەزیزەکەم تۆ ئێستا حالێن دنیا چییە یعنی تۆ هەموو دنیاکەی تۆ ئێستا بریتە لە گریان لە خەفەت لە تێکچوونی ئیش لە تێکچوونی خێزان لە نەهامەتی لە گریان لەم شتانی کەوا ئێستا منەی بینم یاخە معقولە دنیاکەی ترشت هەتایە لە دۆزەخ و لە ناڕەحەتیا بڕات بۆیە دەبێت تۆ ئیرادەیەکی بەهێزە هەبێت ئەبێ هەوڵ بەی نوێژەکانت بکەیت و هەوڵ بەی خۆت لە خراپە دوور خەیتەوە هەرچی شتێ خراپە لە ژیان تا دەریکە بڕۆژ ڕوقی شەرعیش بۆ خۆت بکە دوایەوەی کە دەست کرد بە نوێژەکانت ڕوقی شەرعی بۆ خۆت بکە هەر مامۆسایەک بە باش ئەزانی نزیکە لە ئەوروپا لەگەڵتانایە یا بۆ خۆت لە ماڵەوە گوێ لە قاریە بگرە بە تایبەت سوڕەتی بەقەڕە و سوڕەتی سافات منیش بە تایبەت یەقینەتە بێ دوعات بۆکەم بەڵام تۆ وعد بە نوێژەکانت بکەیت مامۆسا وعد دەدەم بەخوای خۆم جا لەسەر دەستی تۆ بەگوێت ئەەکەم 1000 جار هۆکارەکەی نازانم چێ ئێستا ئەگەر کەسێک بە من بڵێت کەسێک الحەمدوللا ئیشی چاکەش ئەەکەم خوا خۆی ئاگادارە من ناڵم دڵم پاکە و نوێژە من ئەو شتانم نییە ئەزانم غەڵەتم کافرم ئێستا من کافرم کە نوێژ ناکەم یعنی پێویست ناکە کە فلان و فلان بە من بڵێ چونکە لە دەمی بەڕێستان وایە بیسین چەندها مامۆسای بەڕێز هەیە باسێکە کەواتە قسەی قورئانە قسەی قورئانیشکی قسەی خوایە کەواتە تۆ شکوکمانە هەبێ لە قسەی خوا تەواویت یعنی تۆ کەسێکی کافری و بێدینی ئێستا پێم بڵێن خراپەکاریەک هەیە لە لەندەن لەو سەری لیڤەرپوڵم باشە بڵێ خراپەکاریە هەیە با بە پێ بڕۆین کە بەبێ هەر تەواو نابێ ئامادەم زۆر لەلام سەیرە بەس کە ئەڵێم ڕکاتێ نوێژ بکەم سەرم ئێشەکاک مامۆسا یعنی گیانم داگیرێ سەیری ئاەتەکانی قورئانکە خۆی گەڕ لە سوورەتی مجادلەیە فەرمێکی استحوذ عليهم الشيطان فأنساهم ذكر الله شیطان زاڵ بۆ بەسەریانە یادی خوایان لەبیرەوە چووە نوێژەکانیان لەبیرەوە چووە ئەها
بۆ گوناه چەند پەلەیت چەند ئازایت بەڵام کە کاتێ باسی عیبادەت و عبودیەتی ئەڵڵا جەلە جەلالو دێتە پێشەوە